خۆشەویستەکانم گرنگ نییە لە ژیانە خەڵکی تۆ چۆن ئەبینن، گرنگ ئەوەیە تۆ خۆت چۆن خۆت ئەبینی، چونکە خۆت لە هەموو کەسێک زیاتر خۆتە ناسیتەوە. بۆیە ئەو کەسانەی کە لە ژیانی دنیاە چاوەڕوانن خەڵکی وەسف و سەنایان بکەن، ئەوە دیارە متمانەیان بە خۆیان نییە. تۆ ئەگەر متمانەت بە خۆت هەبێ، پێویستت بەوە نییە خەڵک چۆن وەسف دەکا، ئەسڵەن پێویستت بە وەسف و سەنای خەڵک نییە. متمانە بەخۆبوون زۆر گرنگە بۆ تۆ. متمانەت بەوە هەبێ کە خۆت خاوەنی مەوهیبەتی، خاوەنی بەهرەی، پێویست بەوە ناکات چاوەڕوان بی خەڵک وەسف و سەنات بکە، مادام تۆ سقت بە خۆت هەیە و متمانەت بە خۆت هەیە. هەر کەسێ متمانەی بەخۆ بوو، بەڕاستی بە حەق ئەڵێ حەق، بە ناحەقیش ئەڵێ ناحەق. تەواو، لە کەس ناترسێ، شەرمیش لە کەس ناکا، چونکە ئەو چاوەڕوانی ئەوە نییە خەڵک پاداشی باتەوە، چاوەڕوانی ئەوەیە کە خوای تەعالا پاداشی باتەوە. بۆیە بەڕێزان، زۆر گرنگە ئێمە لەو کەسانە بین کە متمانەمان بە خودی خۆمان هەیە. ئەگەر وابوو ئینشاءالله سەرکەوتووی دین و دنیا ئابین.